ڕاستەکەی نەمەتوانی بزانم دەی یان نایی. بەڵام خۆ دەزانی کە بۆ هاتووم. پێش ئەوەی بێ ئەوەم دەزانی. بۆ؟ چونکە نەجەنگیز نەباوکت نە عومەریش هیچ جێچێک لەوان نا. ئەوە منم کە ژیانی تۆ تەواو دەکەم. ئەوانی شەمان قسەی تۆیان دەکرد. چونکە ئەوان بە حسابی خۆیان زۆر باش تۆیان ناسی بوو. ئەی تۆ؟ هیچ کەسێک ڕاستی نازانێ ئەیشان. تەنانەت منیش؟ بۆچی؟ بۆچی وایە؟ چونکە ئەیشانێک کەس نییە. چەندین ئەیشان هەیە لە ژیاندا. هیچ کامیان درۆ نییە. هیچ کامێکیان خیانەتت لێ ناکە. ئەو ئەیشانەی ماچت دەکا هەمان ئەو ئەیشانەیە کە لە دوورەوە زۆر لێت دوورە. ئەو ئەیشانەی پەیمانت پێدا ئەو ئەیشانەیە بێ ئەوەی پەیمانی دابێ دەڕوا. ئەو ئەیشانەی دەستت دەگرێ ئەو ئەیشانەیە دەڵێ خۆشم دەوێی. هەمان ئەیشانیشە کە لە پشتەوە خزمەتگوزاری ژوورەکەمان بان کردووە. لەوانەیە دوای برسیمان. چیت داوا کردووە؟ نامەوێت دەرەوە ببینم. ئێستا نازانم چەند کەس لەناو ئەو حاڵی مندایە. هەزاران وانە؟ ئێستا ملیۆنێک ژن هەیە بۆی دەرکەوتۆ کە خیانەتی لێکراوە. ڕێک لەو کاتەدا ملیۆنێک کوڕیش هەیە. کاتێک کوڕ خیانەتی لێ دەکرێ هەوڵی تۆڵە دەدات. کاتێ ژنیش خیانەتی لێ دەکرێ تێدەگا کێ بۆ ئەو باشە. تێدەگا ئەو یاری پێشتر دەیکرد ئێستا لە
مرۆڤێکی چۆن بووی؟ بیرم نایە وەکو بڵێ من مردوو بوومە و ئەوانیش زیندوو بوونە تووڕە بوومە؟ نەخێر تووڕە نەبوومە دڵم شکاوە بۆچی من ئەو نیم باشە بۆچی من لەوێ نیم تێدەگەم شەرمەم کرد وەکو بڵێ من شتێکی زۆر خراپم کردووە و شەرمم دەکرد ئێستاش هەر شەرم دەکەم لە دەرەوە ئەوانی لێ نییە لە دەرەوە ژیانی سەرنجڕاکەش هەیە تۆ شتێکت نەکردە بۆ هۆیەوە شەرم بکەی تۆ تاوانت نییە تۆ شایانی خۆشویستنی شایەنم ببوورە ئەلو عومەر بەڵام ئەوەندەی گوت گەر پیاوەکەم لێم دوورکەوێتەوە لە شوێنشی ئەو پیاوە بووە ئەو پیاوە بیرۆکەی هوتێلەکە هی ئەو بوو وتی ئەو دوانەمان زۆر باش شتەکانمان دەکرد نامەوێت چیتر بیبستم ئەیشان من دەتوانم ببمە خۆشەویستت دەتوانم ببمە باوکی جان دەتوانم ببمە هاوڕێی بەهار دەتوانم زەحمەت دەچێشم بەڵام دەتوانم چارەنووسی تۆ جەنگیز نییە منم ئەو ژانەی تۆ خۆی لە خۆی دەدەمێک کە چاوەڕێی من دەکا هەر لە یەکەم نیگاوە هەست پێ نەکردووە ها کەمێک بیرکەوە ئایشان هەستی پێ بکە ئەو ژانە بەس ئێمەی دەوێ جەنگی زیادەیە تۆ شێت بووی ئاخر جەنگیز هاوڕێتە من نا ئەیشان ئەو پیاوە جێ لە هیچ شتێک نییە عاشقەکەی ئەوەندە کوێرانەیە وای لێ کردووە چاوەکانی هیچ شتێک نەبینێ تەنانەت ژنەکەش ئەی خوا لە ناوتان ببە باشە مادەم جێگای گەرمێ بەم سەرمە
بە ئەنقە سوات کرد تا عەلیش بێتە ناو ئەم کارە تا چارەی ترم نەمێنێ چارەی ترت نییە بڕۆ ڕایگرە فشەری هێنا دەڵێ قبول ناکەم قابلە عەلی نەناسم ئەو چۆن عومەر دەفرۆشێ نایفرۆشێ نایفرۆشێ بشی کوژی ئەی کەوایە بۆچی ناڕوا بۆچی هێشتا چاوەڕوانە کارێکی باشت کرد هاو بەش ئەوەی تر خۆم چارەی دەکەم لەمە دوای ئیتر ئەیشان لەگەڵ منە لە جەنگیز بێ هیوایە منیش لە جەنگیز بێ هیوام ئیشی ئوتێلەکەش پارێکی باش بەدەست دێنێ جەنگیز هیچی نییە بێهێزە زیادەیە ئەو لە نێوانەکە دەردێنین بەڵام پێویستم بە یارمەتی تۆیە کوڕاهێکی ئەوە تو نەمردی کوڕە تۆشە لە ئۆتۆمبیل فرە نەدا خوارەوە من یاریم بە تۆ کرد خۆ یاریم بە خۆم نەکرد ئەرێەوە چی دەتانەوە مێشکم تێکدەن هەموو شتێک یاری بوو هەموو شتێک یاریە چیتان دەوێ دەزانم کۆمەڵێکشت ڕوو دەدەن زەحمەت شەوە مێشکەی خۆت باشیان لێک بدەیتەوە تێدەگەم لەبەرەوە باکەمێن کارەکەت بۆ ئاسان بکەم ئێمە بە یارمەتی جەنابتان جەنگیز لە ژیانمان دەکەینە دەرەوە وەهاش پیشامە دەکە تووڕە بوویت تۆ زۆر حەز بە چارەوە پیاوە ناکەیت حەز نەکردن شتێکە و شکاندنی شتێکی تریا گرد و بارە بیکەمەوە چی بێ بەهار دەڵێ هەتی تۆ بیر لە بەهار ناکەیەوە بیرم کردەوە تۆش بیر بکەوە بیرکەوە گەر ئەو کارە بکەی ئەو بەهارەی دڵی شکاوە بە هەردوو پێیەکانی خۆی و کردنەوەی باوەشەوە بەرەو کاکە عەلی ڕادەکا کوڕاخر تۆ چی چ پیاوێک ئەو کارانە دەکاوەی تۆ دەیکەی پیاوێک کە دەزانێت لە ژیانتدا زۆرترین شت چێکایەتەوێ گەیشتی بۆ وەستاوی بۆ ناچ پێ بڵێ ئێوارە باش میوانێک هەیە بەناو ئەیشانێتای لە ئۆتێلەکەتان
باشە لەکوێیە؟ باڵێ بەڕێزم هەیە دەتەوێت پێوت پێ بکەین؟ ئەوانە با بێتە مفاجعە ژمارە چەندە؟ ببوورە ناتوانین ژمارە ژووری میوانەکان بدەین. کلیلەکە لە خزمەت داین. زۆر سپاس. ئەزەل ئاگدار بە. بمان بوورە ئەوەش کەمە تۆماترساند بەڵام کاتێک لە پارەگرەکەوتی ئێشانم کرد ئەوە چێت تووڕە بووی کاکە وتمان بایارێک لەگەڵ تۆ بکەین وانێ عەلی تێبگەێنە دەی بەڵێ ئەزەل پەیوەندی کرد و وتی بە ساڵیاتی ژنێنانی جەنگیز بێتم فازە یانی یاری بوو؟ دەمویست تەلەفۆنێکی بۆ بکەم کرا وتێ لە ئێشانم بینیوە بەڵام تۆ لە ئێمە خلاتە دەرچووی تۆڕە نەبووی وانە؟ ئێشان گەر من بەڕاستی بەتەمای شتێک بوومە مێردەگیانەکەم چۆن ئەوە هەموو شتێکم بەجێ دەهێشت؟ بڵێم چی؟ وتم لەوانەیە بە حەزێکی گەورە و ڕۆیشت بێ یان ئەوە تا یاریەکم لەگەڵ کردووەم بەڵام تۆ شایەن بووی ساڵیادی گواستنەوەمان پیرۆزە مێردەگیانەکەم. بەڵام من خۆ هەریز یاریەکم نێناوە. مەلەرزە جەنگیز گەر شتێکی ترسناکە بۆیە هاوڕەکانمان لێرن. بەڕاستی ئێوە هاوڕێن ڕۆح و گیانن باشترین هاوڕێن. بەتەن قەرزاریزم ئێوە هاوڕێن بەسە ها؟ لێوە دەسرەوە جەنگیز دەی جەماعەت بە بچینە دەرەوە دەی هەڵس و کەوتکردن لەگەڵ ڕابردوو زۆر زەحمەتە خوارزە. حساباتکردن لەگەڵ ڕابردوو لە هەر شوێنێک بێت شتێکی مستەحیلە. بەڵام ئەگەر یەک جاریش بیریت کرد بێتەوە لە سەرکەوتن بەسەر ئەو چیایە جەنگیز تۆ زەنێ شتە ڕاستە دەیکەی؟ ئێمە لەگەڵ شتێکی زۆر خراپمان کرد ئەزەل لێم خۆش نابێ هەرگیز نابێ. ئەو شتێک کردن خەتای چێ بوو؟ هی هەردووکمان. بەڵام بیرۆکە چێ بوو؟ بیرۆکەی ئەو بوو هەموو بیرۆکەی ئەو بوو. ئەوە بۆ ئێوارەوە پیاوە هەر نەهات کەوایە بە ئێمە بچینە لای. چی دەکەی؟ وا دانێ من خۆم هاتوومەتەوە پارکە دواتر بەڕێکەوت ئەیشانیش دەبینم دواتر بە یەکەوەدا دەنیشێن و ئەو نهێنەی ناو دەمێتی دەهێنمە دەرەوە. بەڕاستی وا دەکەی؟ تۆ زۆرە پیاوێکی ئەزەل هاو بەش دوای چەند ساڵێک متمانە بە کەسێک دەکەم وەک بڵێ منت دۆزی و پیاوێکی باش لە ناخم دەرێنا. کەوایە ئەو دوانتان بێکەوە قسە بکەن تا من دێمەوە. ئاگادار بە ئەیشان زۆر شەیتانە زۆر وا مەسەلە من ئەوەندە خۆش باوەڕم. نەفرەت لە تۆ دەکەم. کەوایە بۆچی هاتی؟ تا لە بیرم بێ
کەواتە دەکرێت نەفرەتکردنی من لە بیرکەی. منیش دەمەوێت لە بیری کەم ئەیشان. زۆر زەحمەتە. ئەزەل خوشکەکەی من مرد بەهار نەما ئیتر ناتوانم خوشەکەم بێنمەوە چۆن ئەمە لە بیر دەکرێت؟ واز لە تۆڕەوەگرتنەوە ئەو شتانە بێنە، واز لە کانعان بیرکانیش بێنە، هەموو شتێک دواوە جێبێڵە، ئەگەر نا قەت ناتوانانی لە بیریکەی. لەکوێ دەیزانی؟ منیش زمانێکە بوو کەسێکی زۆر خۆشەویستم لە ئێزدا، ئێستاشە ڕوخساری دەبینم کە سەیری ئاوێنە دەکەم ناتوانم لە بیری کەم، بەڵام جار شتی بچووک ڕوو دەدەن، ساتی بچووکم بیر دێتەوە، بەم شتە بچووکانە ئازارەکانم سوک دەبێت. چی ڕوو ئەدا؟ ئەم شتانە کەوایە شتێک بە منیش فێرکە چۆن هەموو شتە لە بیرکەم؟ لە بیری مەکە، بیرت کەوێتەوە، ڕابردوو بیرکەوێتەوە، ڕابردووی خۆمانت بیرکەوێتەوە. ڕابردوومان بیرکەوە. ئەزەل تۆ چیت کردووە؟ من چیم کردووە؟ هێشتا ڕابردوو پێشەوەی ئەو خراپانە بکەیت. ئەی ئەو شتە خراپانەی کردمان ئەوانمان لە بیر دەباتەوە؟ لێمان خۆش دەبێ؟ نازانم لەوانەیە شتە خراپەکانت بڵێ. جەنگیزم خستە بەنجینخانە لێم دەبورێ؟ لەوانەیە بەهار عاشقی تۆ بوو، بە ئاوات نەگەیشت، لێت خۆش بوو. جان لەو نێوانەدا پەرێشان بوو، سۆزم نەدایە کوڕەکەم، ئەویش لێم دەبورێ؟ بەڵێ ئەیشان بەڵێ، هەموو شتێک لە بیر دەکەی. پێم بڵێ ئەمە چۆن دەبێ؟ پێتی دەڵێم، ئەو جارە دەڵێم عومەر ئەویش لە بیر دەکەم، لێم دەبورێ وانییە وەک بڵێ هیچ نەبوو بێ. ئەی تۆ لە شوێنی ئەو لێم دەبووری؟ من ناتوانم بتبرم، هیچ کاتێک ناتوانم بتبورم، بەڵام ئەتوانم ئازاد بکەم، ئەتوانم لێت گەڕێم تا هەتایە. تا هەتایە؟
ها ئەوە سەیری دەکەیاوە خوازە ها کاتێ تۆ سیر دەکەی لە دوای تۆ دەرگاکان دادەخرێن دەرگای ژێرەوە سوتا ئەوە گوڵە نەعنا ڕۆسلوکەکەم بیاوێژە ئەزل تۆ لە چێ بە دەرکەوتی منیش تۆ دەگەڕام دوێ جارە گوێ بگرە دوایی نیە ئێستا سەردار ئێستا کاتی حسابە دوێ جارە تو گوێ بگرە کاتی هاتۆ سەردار حسابەکە دەدەیتەوە لەوەی لە منت کردنا لەوەی لە کچەکانت کرد لەبەرەوان کردم بۆ پارە کردت بۆ پارە کچەکانت فرۆشت چی جەرگی خۆت حساب بدەوە بەسە من کچێکە مرد تێدەگەی من کچێکە مرد ئەو مرد نابێ ئەیشەن بمری ئەیشە نەبوو شتێکی منە نابێ ئەو هیچی بەسەر بێ مەبەست چییە؟ سیرکە چ لە من دەکەی بیکە بەڵام ئەیشان ڕزگارکە تووتوڵە لەوە دیوە بکاتەوە دەمانچەی شیرایە من دەمانچەکەم پێدا خوا لە ناوم بە ئەیشەنەکەم لە گوێی سەردار ئەیشان مەبەست کەنعانە کەنان باویشان نەمری باویشم نەمری بەسە پێشتر کاتێک گەنج بووم منیش جارێک عاشق بووم بۆ گەیشتن بە خۆشەویستەکەم چەند بەربەستم شکان کاتێک گەنج بووم وامزانی دەتوانم هەموو بەربەستەکان بشکێنم زۆر درەنگ تێگەیشتم بە بڕیاردانت لەسەرم ڕۆیشتنە گەیشتن بە عشقەکەت